علی ئەم کاتت باش وەکو دیارە ئەمڕۆدا بارزانی ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە کە وەکو دیارە بە هەواڵی بەپەلە لە ئێستا لەسەر شاشە بڵاو دەبێتەوە. بارزانی دەڵێتن سایکس بیکۆ کۆتایی هاتووە، پێت وایە کۆتایی هاتبێت؟ چۆنە مشکلەکە پێشەکی بە من سڵاو ئەرزی ئێوە و بینەرانی ئێوە بکەم و هەروەتر ئەو ڕۆژە مێژوویە کە 100 ساڵ لەوەی پێش پەیمانی سایکس بیکۆ ئیمزاکراوە بۆ بیرهێنانەوەیە کە زۆر باشە. بەڵام حقیقەت ئەوەیە کە ئێمە وەکو نەتەوەی کورد هەمومان دەزانی کە لە سایکس بیکۆدا هیچ بەرژەوەندیەکانمان ڕعایەت نەکراوە، هیچ بەرژەوەندێکمان دەست نەکەوت. حقیقەت ئەوەیە کە لە سایکس بیکۆدا ئێمە هەر مەطرح نەبووین. ئەوەی کە دەفەرمونون کە سایکس بیکۆ تەواو بۆ ئەوانە، حقیقەت ئەوەیە کە سایکس بیکۆ هەرگیز و هەرگیز لە کێشەی ڕوبەڕووبوونەوەیەکی سەیر و عەجایب یا مەطرحبوونی کێشەی کورددا نەبۆ تاکوونێ بۆ کورد ئەوەندە گرنگ بێت ئەمڕۆکانە. ئەوەی کە لە دوای حەربی عالەمی یەکەمەوە کورد زۆرتر بەلایەوە گرنگ بۆ یا گرنگیدانی بۆ کورد جێگای سرنج بووە، یەک پەیمانی سێڤەر بۆ لە 1920 و ئەوی دیکە پەیمانی لۆزان بۆ لە 1923دا. هەوەکو لە راپۆرتەکەتاندا بوو نام پێ وەختەکە بەوە بکوژم. بەڵام مشکلی ئێمە لە سایکس بیکۆدا و چ لە سێڤەردا و لە چ لە لۆزاندا، ئەویش ئەوەیە کە ئێمە عادەتمانە هەمووی جارێکە تەحلیل و لێکدانەوەی شۆڕشەکانی کوردی دەکەین یا مافی کورد دەکەین، زۆرتر دەپڕژەینە هجووم دەکەینە سەر سیاسەتەکانی خارجی، دەوڵەتە گەورەکان، زلهێزەکان، دەوڵەتانی ناوچە. بۆ عەرەب مافی پێدرا، بۆ ئێمە مافمان پێ نەدرا، بۆ تورک یا دەوڵەتی تورکی دروست بوو، بۆ ئێمە دروست نەبوو. کاتە کاک علی پرسیارەکە لەوەدا، ینی لە سایکس بیکۆدا کوردستان بۆ بەسەر 4 دەوڵەتدا دابەشکرا، ینی بۆچی پێت وایە ئەوەندە گرنگ نییە کورد ئەو کاتەم ئەگەر منفعەتی نەبێت چۆن دابەشکرا بۆ سەر 4؟ ئێمە سایکس بیکۆ خۆی ناخێنینەوە. حقیقەتی سایکس بیکۆ دوو دانە کاربەدەستی گەورەی فەڕەنسەوی و بریتانیایی بوون کە لە عایلەیەکی زۆر ئەشراف و ئەریستۆقرات و خاوەندە سەڵات بوون، چ لە بریتانیا و چ لە فەڕەنسا. ئەوانە ئەساسەن لە مێشکیاندا ئەوە بوو کە ئەم نەتەوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمڕۆ یا ئەو کات دەژین دەبێت فێری نۆعێک شارستانیەت و ئەوە بن و لە ژێر ئیستعمار و لە ژێر کۆنتڕۆڵی دەوڵەتانی گەورەی کە خاوەنی عەقڵ و شارستانیەتن بە حیسابی خۆیان، ئەوە بێت کە بمێننەوە لەوێدا باشترە. حەقیقەتێک هەیە کە ئەو کاتی کە 1916 لە ڕۆژێکی وەکو ئەو ڕۆدا 16 مانگی 5 ئەو کات لە مێشک و هزری ئەم دوو گەورە پیاوەی بریتانیایی و فەڕەنسەویدا شتێک ینی فاکتەرێکی گرنگ وەکو ئەوەی کە مەطرح بێ بە نێوی نەتەوەی کورد بەڕاستی مەطرح نەبووە بەو شێوەیە و یا معلوماتێکی زۆر کەم بۆ، چونکە کورد خۆی ئەو کات نەیتوانیەوە ببێتە بە فاکتەرێکی گرنگ کە سرنجی ئەو جوورە گەورە پیاوانە یا ئەو زلهێزانە بۆ ڕای خۆی ڕابکێشێ و نەبێتە هۆی وەی کە فەرامۆش بکرێن. ئەمە حەقیقەتێکی تاڵە کە ئێمە لە سەردەمی مۆدێرنیتەدا، لە سەردەمەکانی کە دەوڵەت و نەتەوەکان هاتوونە سەرکار لە بیدایەتی سەدەی ڕابردوو و لە ئاخر و ئۆخری سەدەی 19دا ئێمە ناسیۆنالیزمی کورد بەو حەدە ڕشتی نەکردو، ڕۆشنبیر و نۆخبەی کورد بەو حەدە ڕشتی نەکردووە کە ببێتە فاکتەرێکی سەرەکی بۆ هێنانەتی دێموکراسی وڵاتانی بورژوازی و بەو هۆیەوە سرنجی وڵاتانی غەرب یا وڵاتانی ئوروپایی یا ئەوانەی کە ئیستعماری دنیایان کردبوو ڕابکێشێت. حەقیقەتەوەی کورد هەم خوێندەواری کەم بوو هەم نوخبەی کەم بوو. باشە کاک عەلی، لە ئێستادا کورد ینی بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا ئەو هاوپەیمانی کە دژی داعش پێکهێنراوە دەڵێ کورد لەسەر لە ئەرزی واقعدا لەسەر زەوی هێزی چەکداری هێزەکانی هاوپەیمانانە دژی داعش
ئێستا کورد زۆمیکی زۆری لەسرە لە هەموو شوێنێک باسی دەکرێت سەرکردەکانی کورد لە ئێستادا دەستیان دەگاتە زۆر شوێن ئەنی دەتوانین بڵێن لە داڕشتنەوەی ڕۆژهەڵات نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم جارە کورد جێگاومەکانیشی تایبەت بەخۆی دەبێتن پرسیارێکی زۆر باشە نەتەنیا ئێستا ئەگەر ئەو شتانەی کە ئێستا بۆتان باز دەکەم ئەگەر 100 ساڵ لەوەی پێشی سەرکردەکانی کورد ئاوابان بە دڵنیایی ئێمە لە عەرەب و لە تورک کەمتر نەبووین شتێکمان هەر دەست دەکەوت یا ئاوا ئێهمال نەدەکراین کورد و کرمانجی کاکەشوان من پێم وابێ بە درێژایی ئەم 100 ساڵە و هەموو شۆڕشەکان بەهۆی زەعف و کەم و کوڕێکی زۆری کورد نەکورد بەعام سەرکردە و نوخبەی کورد حقیقەت سەرکردەی نەبووە بۆیەشە ئێهمال کراوە ئێستاش حقیقەت ئەوەیە کە کورد وەکو میلەت چ لە شۆڕشەکانی پێشوودا لە زمانی پێشمەرگایەتیدا لە شێستەکانەوە هەفتا و هەشتاکان نەتەوەی کورد هیچ کەم و کەسێکی نەهێناوە لە گیان فیدایی و لەخۆ بە قوربانکردنی دایکی نیشتیمان و ئەوانە و هەمووی ئەو گیان فیدایانەی کردووە ئەوەی کە هەموو جارێ کورد دۆڕاندوویەتی سەرکردەی ناقابل سەرکردەی نەزان سەرکردەی ناسەقامگیر سەرکردەیەکە بەڕاستی نیشتیمانی نەبوون ئەوانە ڕەهبەریەتی میلەتی کوردیان کردووە بە تایبەت لە باشووری کوردستان ئەوەی کە کوتت کاک مەسعود ئاوای کتۆ ئەگەر ئەمڕۆکانە ئێمە ببینین دوای ئەو هەموو شەڕە قارەمانانەی کە پێشمەرگە کردوێتی بەڵێ ڕاست دەکا ئێمە ئەو ڕۆکانە وەکو هێزی شەرکەر مەترەحین و وەکو هێزی شەرکەر بەکارمان دێنن بەڵام ئێمە شەرت و شروتێکمان داناوە شەرت و شروت بۆ وڵاتانی ئوروپایی یا ئەمریکا پێشمەرگەی فەقیر و بەستەزمان لە سەنگەر داینانێت ئەوە سەرکردەکان و دیپلۆماتەکانی کوردن کە دەبێت لە سەربیسی مفاوەزات و لە دنیای دیپلۆماسیدا ئەو مەجالە نەهێڵنەوە کە جارشکە ئێهمال کرین و بڵێن وڵات کورد شەڕکەری باشە کاک عەلی بەڵام لە بەرامبەر ئەوەشدا قسەیەکە هەیە ئەڵێ لەوانەیە لە داڕچنی نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم جارەش کورد هەر هیچی دەست نەکەوێت ئەوە تا لە باشوور خۆیان لە ناوخۆیاندا یەک نین لە ڕۆژئاوا سنووریان لە یەکتری داخستووە خەندەق بەرامبەر یەکتری لێ دەدەن لە مەسەلەی باکووریشە ئەوەندە هێزە کوردیەکانی باشوور بە جەریانە پشگیری خۆیان نیشان نەداوە ئەمە حقیقەتێکە ئێمە بۆچی بە لەگەڵ میلەتەکەمان شەفاف نەبین میلەتی ئێمە ئامادەیە ئارەزوویەتی خەونی شەوانێتی کە دەوڵەتێکی سەربەخۆی کوردی دروست بێت ئەمن پێم وانێ هیچ تاچێکی کورد حتا خراپەکانیش پێیان خۆش نەبێت کە دەوڵەتی کوردی دروست بێت بەڵام دەوڵەتی کوردی ئایا بە خەون و بە شیعاردان و بە پێخۆشبوون و بە ئەوەی کە لە هەولێر دەکرێ هەموو بەهارێک ویا ئەو شێوە بانگەشەکردنی ڕێفراندۆم بەبێ ئامادەگیاکاری هەموو ئەحزاب و هەموو لایەنەکان و هەموو گەنج و ژن و پیا و پیر و فەقیر و هەژار و دەوڵەمەند ئایا ئەمە دەکرێت ئایا ئێمە ئامادەجیمان بۆەوەی کردووە کە ئێمە جەوێک و ئاتمسفەرێکی وامان لە باشووری کوردستان دروست کردووە کە تاک بە تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستان سەرکردەکەی بە ئیخۆی بزانێت سەرکردەکەی ستایش بکات ئیمانی بە سەرکردەکەی بێ مشکلی گەورەی میلەتی کورد ئەو ڕۆکانە ئەوەیە کە لە منەوە بگرە تا تۆ و تا هەموو تاچێکی کورد حقیقەت ئەوەیە کە یەک دانەک هێژمۆنیەک کە بەسەر هەمومان دازاڵ بێ وجودی نییە سەرکردەیەک پێشک نایە کە بتوانێت بەڕاستی زمان حاڵی کۆمەڵانی خەڵکی ئەمڕۆی کوردستان بێت سەرکردەیەکم پێشک نایە کە ئەمڕۆکانە بتوانێت ئەوەی کە میلەت دەیهەوێ ئەویش بەڕاستی بە معنای واقعی بۆیان پیادە بکە یا بڕوات مەسەن پێشەنگی ئەو داواکاریان باشە بۆچی ئەو بێمتمانەیە دروست بووە لە نێوان گەل و هەروەها سەرکردەکان بە تایبەتی بەرامبەر سەرکردەی حزبەکان زۆر سادەیە بۆەوەی کە بە درێژایی زیاتر لە 6 ساڵ لە هیچ و خۆڕایی بە کوشتیان داوین لە هیچ و خۆڕایی ئینشقاقیان پێ کردوین لە هیچ و خۆڕایی ئاوارەیان کردوین لە هیچ و خۆڕایی ئاش بوونەوە
لە هیچ خۆڕایی هاتوونەوە دەستیان دەملی یەکتر کردووە لە هیچ خۆڕایی دووبارە میلەتیان بەنێو خۆیاندا لە توکوت کردووە ئەمە حقیقەتێکە کە زۆر زۆر سادەیە کە میلەتێک وەختێک ئەو ئیمتحانەی دیوە لە سەرکردەکان ئیتر ئاعتمادیان پێ نەکا ئەو جارەکانە لە چ میلەتێکدا ئەتۆ بە درێژایی 60-70 ساڵ هەر عینی دووموچاو ببینی ئەقڵیەتێکی 70 ساڵە ئەمڕۆ دنیای فەیسبوک و ئینترنێت و گلوبالیزم و ئەم دنیا مۆدێرنەی کە جەنابتان دەیبین و میدیاکان ذهنیت بگۆڕێ دەبێت ذهنیت بگۆڕێت دەبێت ئەم سەرکردانە سەرکردەی ئەمڕۆیی بن ئەزانی چۆنە ئێمە خەریکی کارێکی زۆر زۆر تازە و مۆدێرن دەکەین وەک چۆن ئێستا کوێ دەچیرفانماندا باشترین مۆدێلی تەلەفۆنی هوشیار هەیە باشترین کۆمپیوتەر دەچیرفانماندا هەیە باشترین ئەمرازەکانی ڕاگەیاندن هەمومان ئیستفادە لێ دەکەین ئەبەو شێوەیەش دەبێت سەرکردە و نوخبە و ڕۆشنبیری میلەتێک ئەدە و حەدەیدا لە پێشەوە بێت و مۆدرنیزە کرابێت ئایا ئەتۆ ئەم شێوە بەرخوردەی کە سەرۆکی هەرێم ئەمڕۆکانە لە کوردستان لەسەر میزاجی شەخسی لەسەر ڕق لەسەر چینە لەسەر ئەوە لەگەڵ سەرکردەیەکی ئەو لای زۆنی سەوز یا زۆنی نیلی دانانیشە یا بەڕق و چینەوە قسە دەکا یا هەر لەسەر ئەم تەلەڤیزۆنەی جەنابتان دوێنێ شەوێ کادری باڵای حیزبێکی کە ئەمڕۆکانە خۆی بە خاوەن و بە مالیکی کوردستان دەزانێ ئەمە شێوە قسەکانی بوو دوێنێ لە بەرنامەی بەڕێزکا کارزاندا کە بەڕاستی کۆمەڵانی خەڵک کە لەو هەموو قەیرانی ماڵی و قەیرانی شەڕی داعشدا خەڵک چۆن ئیعتماد بچنی بە حیزبێکی وا بکە کە داوای سەرکردایەتی دەکا داوای خاوەنێتی سەربەخۆیی کوردستان دەکا کاکە شوانجان یەک شت دەبێ میلەتی کورد لە بیری بێت هیچ کەس لە دنیادا خاوەنی سەربەخۆیی کوردستان نییە خاوەنی سەربەخۆیی کوردستان تاک بە تاچی کۆمەڵانی خەڵکن کاکە ئەوە ماشێن و ئەمە سەیارە و وێلا و مڵک نییە کاکە سەربەخۆیی ناسنامەی منە ناسنامەی تۆیە ناسنامەی کابرایەکە لە شاخەکانی هەورامان بۆیە هەمومان بە ئەو ئەندازەیە شەریکین و خاوەندارەتی دەبێت لێ بکەین باشە جێگری سەرکونسولی ئێران لە هەرێم دەڵێتن پرسی سەربەخۆی میدیاکانتان سەربەخۆی هەرێم تەنها لە میدیاکان باس کراوە ئەگەڵێ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژانیش شتێکی واکرا ئەبێت پرس بە ئێران بکرێت و هەروەها کۆنسولی تورکیاش پێشتر وتبوو ئێمە ئاگاداری ئەو مەسەلەیە نین بەڵام دڵنیان ئەگەر شتێکی واکرا سەرکردایەتی کورد پێش ئەوەی سەربەخۆی ڕابگەیەنێت پرس بە تورکیا دەکاتن ینی هەتا ئێستا هەژمونی ئێران و تورکیا لەسەر هەرێمی کوردستان هەیە چی بکرێت بۆی ئەو هەژمونە نەمێنێت و هەنگاوەکانی سەربەخۆیی زیاتر بچنە پێشەوە کاکە شوان بەداخەوە ئێمە وەکو کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر دەبێت لە لامان ڕوون و شەفاف بێت کە نوێنەری وڵاتێکی داگیرکەری وەکو ئێرانێ دەوڵەتێکی داگیرکەری و شەوێنی وەکو تورکیا قسەی باش بۆ من و تۆ ناکا من هیچ ئینتزارێکم لەوەی نەبوو کە دوێنێ نوێنەری قونسوڵخانەی ئێرانێ بێ لەسەر تەلەڤیزۆنەکەی جەنابەت بڵێ وەڵا سایکسپیکۆ تەواو بۆ لە سایکسپیکۆی تازەدا کاس معلوم نیە سایکسپیکۆی تازە دروست دەبیانە حتمما جێگایەک بۆ کورتێ نەخێر ئەمن هیچ چاوەڕوانێکم لەوی نییە ئەو دەبێ دوژمنایەتیم بکە ئەو دەبێ بەلایەوە زۆر ئاستەم بێ و حتەنانەت لەگەڵ دوژمنی دێرینەی خۆیان لەگەڵ تورکیا و ئێران یەک بگرن بە دژی بەرژەوەندەکانی میلەتی کورد ئەمە زۆر تەبیعیە بەڵام ئەوەی کە بەلای بنەوە تەبیعی نییە ئەوڕۆ گوتاری کوردیە گوتاری کوردی بۆ ئەم هەلە ناسکە بۆ ئەم هەلە زێڕینە بۆ ئەم هەلە حەساسەدا بەڕاستی گوتار نییە دەق نییە هیچ نییە هیچ مزاجی شخصیە کاکە ئەتۆ چۆن دەڵێم پێت وایە کە ئەمە قسەی سەرۆک خێڵێکە و دەبێ وابێ و دایکم مردبێ بابم مردبێ سێ بە سێم تەلاق کەوت پێ خۆمم خاوەنی سەربەخۆیی کوردستان و دەبێت 10 ساڵدا هەر ڕێفراندۆم کەم و هەر بیکەم کادرەکانت بڵاو دەکەیەوە بەسەر شاشەکانی تەلەڤیزۆندا و دێن ئەو قەوانە لێ دەدەنەوە کاکە بەدەست تۆ نییە سبەینێ تۆ پەشیمان نازان پەشیمان دەبێوەیانە بەڵام قسەکەت لە عەرزێ نادرێت قسەکەت لە عەرزێ دەدرێت کاکە ئەتۆ دەبێت بۆ ئەو پرسی ڕێفراندۆم تاک بە تاکی کۆمەڵانی خەڵک سەهلە هەموو ئەحزابێک کە ئەمڕۆکانە
حیزبن و دەسەڵاتیان هەیە لە هەرێمی کوردستان ڕازیت کردبن وەک تۆ بە شور و شۆقەوە بە هەیەجانەوە بە حەماسەوە بێن بانگەشەی ڕێفراندۆم بکەن زۆر باشە ئەمە ڕێفراندۆمیشمان کرد کاکە ڕێفراندۆم هەر پێویست ناکە ئەمە کەس هەیە لەو 5-6 میلیۆنەی دژی سربەخۆی کوردستان بێ لە ئێستاوە بە کاک مەسعودی دەڵێم کاکە 1992 میلەتی کورد ئەوە بۆی ئیمزا کوردی بڵێ بۆ سربەخۆی کوردستان دەی دوایە چم بۆ دەکەی دوایە چیەکەی چ زەمینەیەکت ئامادە کردووە کاکە ئەتۆ جارێ مەعاشی 6-7 مان بەو خەڵکە فەقیر و هەژارە قەرزداری کورە کاکە ئەتۆ ئەو وەزعی دیموکراسیتە لە ناوچەکەیدا کورە کاکە ئێمە مەسەلەی مافی مرۆڤمان تەنانەت لە ئومەمی متحیدەدا سەرکۆنەمان دەکەن ئێمە زبانی ڕۆژنامەنووس دەبڕین ئێمە ڕۆژنامەنووس سەر بەنیز دەکەین دەبوو ئەوانەت نەکردبایە جەنابی سەرۆک جەنابی سەرکردەکانی حیزب دەبوو ئەتۆ ئەو ڕۆکانە سەرکردەکان خاچیبان لەگەڵ میلەت باشە کاک عەلی یەک شتی تر هەیە کە لە پەیامەکەی بارزانیدا باس لەوە دەکاتن کە ئەویش باز لەوە دەکاتن لە ئێستادا هەڵێکی زێڕین هاتۆتە پێش بۆ گەلی کورد و هەروەها دەڵێت هەر کەس و لایەنێک دژی بوەستێتەوە بەرپرساریەتیەکی مێژووی دەکەوێتە سەرشانی ئەنی پێت وایە هێز و لایەن هەبێ لە هەرێمی کوردستان دژی ئەوە بێتن کوردڵان هیچ تاچێک دژ نییە هیچ تاچێک دژ نییە ئەو لە هیچ خۆڕایی چونکە دەزانێت بۆی ناچێتە سەریە هەمیشە یەکسەرچان پێ بووە من کە دژی تۆ بووم لەباری بیر و باوەڕەوە یەکسەر پینەی خائینم پێوە دەدووسێری کورە کاکە خائین بوون شتێکی زۆر سادە نییە تۆ دەبێ بیسەلمێنی کە ئەمن خائینم خائین یانی ئەوەی کە ئەتۆ بڕۆی لەگەڵ دوژمنت هاودەست بی بڕۆی لە پشتی میلەتی کورد بدەی کورە کاکە ئەمە مۆزوعی ئەوڕۆی میلەتی کورد نییە مۆزوعی ئەوڕۆی میلەتی کورد میکانیزمێکە بە یارمەتی هەر هەمومان بتوانین دای بنین بۆ ئەوەی کە ئێمە لەو قۆناغە حساسە لەو قۆناغی کە دنیا گۆڕاوە دنیا وەک سەردەمی 100 ساڵ لەوەی پێشی سایکس-پیکۆ نەماوە حتا وڵاتانی غەرب وڵاتانی چەکو بریتانیا کە 100 ساڵ لەوەی پێش فکریان دەکردەوە کە کورد میلەتێکی وەحشی دواکەوتو حەیوانە کورد ناتوانێت بۆ خۆی سەربەخۆ بێت دوودانە ئەریستۆقرات و دەوڵەمەندی ساحب دەسەڵاتی بریتانی و فەڕانسەوی دەهاتن ئاوا قەزاوەتیان لەسەر میلەتی عەرەب و کورد و ئەرمەنی و ئەوانە دەکرد ئەم دنیای ئەوڕۆوان نەماوە ئەوڕۆ دەبینی دنیایەکی وەکو دنیای بریتانیایە ئەمریکایە لەسەر تاقە کچێکی ئیزەدی هەموو دێنە سەرخات هەموو عەتفیان هەیە مەسەلەی مافی مرۆڤ عومدەیە مەسەلەی مافی مرۆڤ ئێستا دنیای غەربی گرتوتەوە کاکە ئەتۆ ناتوانی لە دنیای ئەوڕۆدا بە شێوەی سەرۆک خێڵ و سەرۆک عەشیرەتێکی 100 ساڵ لەوەی پێش بێنی داخوازیەکانت مەطرح بکەی داخوازی میلەتی کورد ئێستا دەبێت لە سەطحی خەڵکانی تێکنۆقرات دیپلۆماتی زۆر گەورە دیپلۆماتی کارکوشتە دیپلۆماتی بە تەجروبە نوخبە و لۆبێکی زۆر باش دابێت نەک ئەوەی کە سەرۆک عەشیرەتێک بەوەندەوە ئەوەی غاردا بڵێ کاکە ئەمن هەردەم هەوێ و هەردەم کاکە بەسەر چاو ئێمەش دەمان هەوێ بەڵام چۆنی جێبەجێ دەکەین ئەوە ڕێفراندۆممان کرد عەرزم کردی دوای ڕێفراندۆمەکە گرینگە ئەتۆ چ ژێرخانێکی ئابووری ئەگەسبینی ئێران کە دوێنێشەوە لەسەر شاشەکەی ئێوە جۆم لە قسەکانی بوو معلومە خۆ پێی خۆش دابێت تورکیاش پێی خۆش دابێت کە تۆ ئێستا هێزێکی گەورەی وەکو پارتی پێی وایە تورکیا هاوپەیمانی استراتیژێتی هەستاوە چۆن نەوتی کوردستانی بۆ 50 ساڵ پێ فرۆشتووە بۆیە ئەمن دەڵێم ئەوانە دەبێت بیری لێ بکرێتەوە ئەوانە دەبێت بە کۆیی بە فکری هەموومان بتوانین پێت وایە یعنی ئەمە بیری لێ نەکراوەتەوە هەر ئەوە بە هاکەزایی بڕیاری لێدرابێت ئەی با بەخۆمە جۆمان لە قسەی سەرکردەکانی دیکەشە ئەی بەخۆمە 5 حیزبی سەرەکیمان لە باشووری کوردستانەیە کە خاوەنی کورسین لە پارلەماندا بەڵام لەوانەیە 4 حیزبەکەی تر قسەیەک نەکەن کە لە بەرژەوەندی بارزانیا بێت خۆ معلومە ئەیدە باشە کەوابوو بۆ دەبێت تاقە شەخصێک تاقە حیزبێک کە زۆرینەش نییە ئێستا کونی ئەگەر پارتی 56 کورسی هەبایە دەمان کوت بەڵێ حەقی خۆیەتی زۆرینەی میلەتی کوردی لەگەڵا بەڵام کاکە هەر ئەمڕۆکانە کە قەرارە بەیانی قەراری
هاوکاریکردن یا لێک نزیکبوونەوەی دوو حیزبی دیکەی سەرەکی وەکو گۆڕان و یەکێتی بێتەکایە کاکە ئەوانە بەیانی فراکسیۆنەکانیان لێک بدەن زیاتر لە 42 کورسین یاری ئەم مۆزوع ئەمە زۆر گرنگ نییە مهم ئەوە بوو کە ئێمە هاوزمانێک هاودەنجێک هاوگوتارێکمان لە ناو سیاسیانی کووردا لە نێو نخبە و ڕۆشنبیری کووردا دروست کردبە و هەمومان بە دڵ و بەجان یەک شتیکە هەیە ینی لەوانەیە پارتیش بڵێتن تەنها لەبەر ئەوەی کە بارزانی پێشنیارێکی وای کردووە بۆیە لایەنەکانی تر دەیانەوێت دژی ئەو پرۆژەی بارزانی ڕاوەستنەوە ئەمە سەرکردەیەکە بۆ بەچاوێکی کوردانە سەیری پرۆژەکەی نەکرێتە نەڵم ئەمە چ سەرکردەیەکە کە هەمووی لێی لە بیانون کوڕەکەکە ئەمە کارەساتە ئەمە نەتەنیا نابێت لە بیان و بم لە سەرکردەی خۆم بەڵکو دەبێ عیب و ئارەکەشی تا ئەگەر خۆشەویست بێت ئەگەر بەڕاستی لە سەنگەری بیلەتدا بێ تەنانەت عیب و ئارە بچووکەکەشی بۆ بشارمەوە بەڵام ئەمن ئەو ڕۆکانە بە سەرکردەی حیزبە گەورەکەیەوە بە حیزبەکەی دووەمەوە بە حیزبەکەی سێهەمە و بە حیزبەکەی چوارمەوە بەو هەموو کۆمەڵانی زۆر و زەبەلاحی سایت و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر ئەمە هەموو دژی ئەم کاکسەرۆکەن بۆ دەبێ ئەم پیاوە کارێکی وای کردبێت چوار کەس بەغەیرەس خۆی بەغەیرە سۆرانیەکانی ناو پارتی بۆی لە پژمل نەدەن کورە کاکە ئەو بۆ خۆی دەبێت دابنیشە لەبەر ئاوێنەکەی شەوێک دابنیشە بڵێ کاکە ئەرێ سەرۆکێک ئەوەندە خۆشەویست بێت باشتر نییە کە دەست هەڵگرێت یا باشتر نییە کە دەستی یارمەتی بۆ هاوکارەکانی دیکەی درێژکە بۆ سەرۆکی حیزبەکانی دیکەی درێژکە ئەرێ کاکە وەرن لە وەختێکی زۆر زێڕین داین هەلێکی مێژوویمان بۆ بە کورتی ینی پێدوانی ئەم قۆناغی ئێستا کەسێکی وەک بارزانی پێویستە لەبەر ئەوەی لە ڕووی نێودەوڵەتیەوە پەیوەندیەکی باشی هەیە ینی خەڵک دەناسێتن لەوانەیە سەرکردەکانی تری حزبەکان ئەوانەی کە ئێستا لە ڕووی دیبلۆماسیەوە پەیوەندیکی وا باشیان نەبێتن ئەساسی نێو قسەیە کاکە شوانجات تۆ وەکو ڕۆژنامەنووسێک دڵنیام لەوەی ئاگاداری ئەگەر بەیانی جەنابەت بڕۆی لەسەری ڕەش و لەسەر کورسی سەرۆکی هەرێم دابنیشی هەر جەنابەت هەر کوڕە فەقیر و هەژارێکی دیکەش بەو دەسەڵاتە فراوانەی کە دراوێتێ بەو ئیمکاناتەی کە لە ژێر چۆک و لە ژێر دەستیدا هەیە وڵاتانی دنیای هەر ئەنی حسابت بۆ دەکەن ئەم ڕۆکانە ئەمن لە دایرەیەک دادەنیشم مدیرم بەیانی هەموو کارێکم پێ دەکرێت بەیانی ئەمن نامێنم تۆ دێ ئەتۆ مدیری ئەم پیاوە قۆرغی کردووە ئەم قۆرغکاریە بەو معنایی نییە کە دنیا احترافی پێ کردو بەڕاستی ئەمە پێم خۆشە کۆمەڵانی خەڵک بزانن من وعد و پێ دەدەم وعدی سەتاسەد لە دنیای دیپلۆماسی و سیاستدا ئێستا هەر تاچێکی ئەم باشوورە بڕوات لەسەر ئەم کورسێ دابنیشێ بەو هەموو دەسەڵاتە و بەو هەموو ئیمکاناتە هەموو دنیا هەر ئەو مەعابەری بۆ دەکات بە دڵنیاییش دەڵێم بە دڵنیاییش ڕەنگە کەسێکی ڕۆشنبیرێکی وریا ڕۆشنبیرێکی زمانزان ڕۆشنبیرێکی نازانم چی بە تاریخ بێژووزان بچێ لەسەر ئەو کورسەی دابنیشێ بە دڵنیایی کاری زۆر گەورەتری پێ دەکرێت و کاری زۆر گەورەتریش دەکات بەڵێ کاک عەلی کەریمی من هەر تەنها کورسیەکەی خۆم لە ستۆدیۆم بەسە دوای کە کاتژمێری هەواڵەکەشم تەواو بوو ڕادەستی هاوکارێکی ترمەکەمەوە زۆر سپاس ئەو کورسەی تۆ بەلای منەوە زۆر مقدەسە ئەو کورسەی تۆ بەلای منەوە زۆر حرمەتی هەچووکە کورسی ڕۆژنامەنووسێک زۆر سپاس بۆ عەلی کەریمی چاودێرێ سیاسی و دگەلمەدا بووی سپاس بۆ شرۆڤێنت